حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان دەکات بە دیاریکراوی لە دوای دەستپێکی قەیرانی دارایی لە ساڵی 2014ەوە کە هەرێمی کوردستانی گرتوتەوە. لە دوای پرۆسەی ئازادی عێراق بوژانەوە و ئاوەدانی تەواوی هەرێمی کوردستانی گرتەوە، بەڵام هەڵەی سیاسی و ئابووری و هەنگاونان بۆ فرۆشتنی نەوت و ئابووری سربەخۆ هەرێمی کوردستانی ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری کردەوە کە جگەلەوەی کاری کردە سەر گیرفان و بژێوی هاوڵاتیان هاوکات بووە هۆی کەمبوونەوەی پێشکەشکردنی خزمەتگوزاری و پرۆژەکان. حکوومەتی هەرێم جارێک لە ژێرناوی کەمکردنەوەی خەرجیەکان و جارێک لە ژێرناوی چاکسازی نیوەی هەرێمی کوردستانی بێبەش کردووە لە خزمەتگوزاری و پرۆژەی وەک لە داتا فەرمیەکانی حکوومەتدا دیارە قەزای کەلار کە سەنتەری ئیداری گەرمیانە لە ڕووی ژماری دانیشتوانەوە لە قەزای زاخۆ زیاترە و ڕووبەری فراوانترە، بەڵام حکوومەتی هەرێم 20 ئەوەندەی کەلار بودجەی بۆ شارەوانی زاخۆ دابین کردووە. بە پێی داتا فەرمیەکان بودجەی شارەوانی زاخۆ 300 ملیۆن دینارە و بودجەی شارەوانی کەلار تەنها 15 ملیۆن دینارە. هەر بە هەمان شێوە بودجەی شارەوانی ئاکرێ کە سەر بە پارێزگای دهۆکە 40 ملیۆن دینارە، بەڵام بودجەی شارەوانی چەمچەماڵ کە لە سنووری پارێزگای سلێمانیە تەنها 4 ملیۆن دینار بووە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕووی ژماری دانیشتوانەوە قابلی بەراوردکردن نییە و 10 هێندەی چەمچەماڵ بودجە بۆ شارەوانی ئاکرێ دابین کراوە. جیاوازی و جیاکاری حکوومەت بەوە نەوەستاوە، بەڵکو حکوومەتی هەرێم لە ساڵی 2015 و 2016 لە کاتێکدا ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە بە بیانووی دابینکردنی موچە و بوونی قەیرانی دارایی. بودجە و خەرجی سلێمانی کەم کردوێتەوە بۆ تەنها لە 35. ئەمە لە کاتێکدایە خەرجی دهۆک بە هەمان ڕێژەی 2014 و لە 100 بۆ ساڵی 2015 و 2016 خرج کراوە، بۆ هەولێریش زیاد لە بەش و بەرکەوتەی خۆی 18 ملیۆن دۆلاری دیکەی بۆ تەرخان کراوە. ئەم جیاکاری و جیاوازیە لە سیستمی دارایی و ئیداری جگە لە وێرانکردن و برسیکردنی ناوچە و زۆنێکی دیاریکراو هیچی دیکە نییە. داتا و ئامارەکان پێمان دەڵێن بەشکاری و جیاوازیەکی ڕوونی حکوومەتی هەولێرە لەگەڵ بەشێکی شار و شارۆچکەکان کە تەنها مەبەستی سیاسی لە پشتە و هیچی دیکە.